خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن و ئەمڕۆژ سەرنج دەدەینە هەڵبژاردنەکانی میدتێرمی ئەمریکا. لە دوای هەڵبژاردنەکانی ڕۆژی 6 مانگی 11 کران هاوکێشەی سیاسی لە واشنگتنی پایتەخت گۆڕا. کۆماریەکان توانیان زۆرترایەتی خۆیان لە سیناتدا بپارێزن، بەڵام نەیانتوانی ڕێگر بن لەوەی دیموکراتەکان ببنە زۆرینە لە ئەنجومەنی نوێنەراندا. لەم میدتێرمەی 2018دا دابەشبوونی سیاسیانەی ئەمریکا بە تەواوەتی هەستی پێدەکرا. هەر بۆیەشە سەرۆکی ئەمریکا باسی لە شیارەکانی کاری پێکەوەیی کرد لە نێوان دیموکراتەکان و کۆماریەکاندا. دەخوازم هاوبەشی لە نێوان کۆماری و دیموکراتەکاندا ببینم. دەخوازم یەکگرتووی ببینم و پێشم وایە دەرفەتێکی زۆر باشمان لەبەردەمدایە. ئەو ئەنجامانش کە پێم گەیشتون و پشڕاستیش کراونەتەوە لەوانەیە نیشانە بێت خەڵک منیان خۆش دەوێت و ئەو کارانەشیان پێ باشە کە کردو من. ڕێبەری دیموکراتەکان لە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا دەواازەکانی بەکراوەیی هێشتەوە لەگەڵ کۆشکی سپیدا بۆ کاری پێکەوەیی، بەتایبەتیش لەسەر ئەو دۆسەیانەی ناکۆچی قوڵیان لەسەر هەیە، وەک دۆسەی خزمەتگوزاری تەندروستی و باج و هەتا دوایی. بەرپرسیارەتیمان لەسەرە لە هەر شوێنێکدا بێت بتوانین زمینەی هاوبەشی خۆمان بدۆزینەوە و دەبێت هەوڵی بۆ بدەین لە هەر شوێنێکیشدا نەماتوانی ئەوە پێویستە ئەو زمینەیە بپارێزین، دەبێت هەوڵی بۆ بدەین. جاکراوەی ڕوونی و ئاشکرایی و بەرپرسیارەتی و کاری هاوبەش بەشێکی ئێزگار گرنگی چۆنیەتی بەرەو پێشچوونمانە. سەرۆک ترامپ بە ستایشەوە باسی لەو لێدوانانەی نانسی پێلۆسی کرد و بە هەنگاوێکی ئەرێنی بۆ کاری پێکەوەیی ناودێری دەکات، بە هەنگاوێکی زۆر گرنگیشی دادەنێ بۆ سیاسەتکردن لە واشنگتنی پایتەخت. من بەڕاستی بەڕێزەوە لە وتەکانی نانسی دەڕوانم سەبارەت بەکاری هاوبەشی کۆماری و دیموکراتەکان و یەکگرتوویمان. وشەی یەکگرتووی بەکارهێنا لە ڕاگەیاندنەکەیدا کاری هاوبەشی هەردوو لایەنی بەکارهێنا و ئەمەش زۆر گرنگە چونکە ئەمە ئەو شتەیە کە پێویستە بیکەین. بەڵام بۆ چاودێرانی ئەم بارە نوێیی سیاست لە واشنگتن ئەو لێدوانانە بەس نین تا بگوترێت کە لێنەکانی نێوان کۆماریەکان و دیموکراتەکان بچووک دەبنەوە. چاودێر لەو بڕوایەدان لەوانەیە هەندێک هاوکاری لە نێوانیاندا بێتە ئاراوە وەلێ هەموو شتێک نا. شت هەند دەتوانرێت بکرێت بەڵام پێویستی بە هاوکاری هەردوو لە هەیە، ئەمەش قرسە چونکە زۆر لێک جیاوازن، بەڵام دەشێت هەندێک شت بکریان وەلی کارنامەکەی ترامپ نا. چاوی واشنگتن بۆ ئەم بەرنمەیە میوانداری دکتۆر مارک لانز دەکات. دکتۆر مارک مامۆستای زانکۆی جۆرج تاونە لە واشنگتن. دکتۆر مارک لێرە لە واشنگتن وەک چالاکوانێکی ژناساوە لە بوارەکانی دادوەری کۆمەڵایەتی و شۆڕشی بێ توندوتیژیدا. ئەمانە بێلەوەی خاوەنی چەندان لێکۆڵینەوەی بەپێزیشە لەسەر هەردوو بواری سیاسەتی ناوخۆیی و دەرەوەیی ئەمریکاش. دکتۆر مارک سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ئەمڕۆدا. یەکەم پرسیاریشم ئەوەیە لە کاتێکا دیموکراتەکان زۆرینەی ئەنجومەنی نوێنەران بەدەست دێنن لە هەڵبژاردننی میدتێرمدا و لە سیناتیشدا کۆماریەکان دەبنە زۆرترایەتی و پارێزگاری لەو زۆرینەی خۆیان دەکەن. پرسیارەکە ئەوەیە کێ براوەی هەڵبژاردن بوو؟ دەکەوێتە سەر هەندێشت و دەکرێت هەردوو لایەن بەسەرکەوتوو دابێت، بەڵام بە دڵنیایی و دیموکراتەکان لە پێگەیەکی باشتردان بە تایبەتیش لەسەر دۆسی ناوخۆیەکان بە بەراورد لەگەڵ پێگەیاندا بەر لەم هەڵبژاردنە کە هیچ دەسڵاتێکیان نەبوو لە پێکاتە سەرەکیەکانی فیدراڵدا. ئێستا لەگەڵ کۆنتڕۆڵکردنی ئەنجومەنی نوێنەراندا دەتوانن هەندێک تەگەرە بخەنە بەردەم کارنامەی کۆماریەکان. ئەمە پەرەسەندنە، وەلێ کۆنتڕۆلی کۆشکی سپی و سینات لەلایەن کۆماریەکانەوە وەها دەکات بگوتێ هێشتا هەر کۆماریەکان زۆرترایەتین و کاتێکیش باز دێتە سەر دۆسەی سیاسەتی دەرەوە. ئەوە بە ئەندازەیەکی زۆر سەرۆکی ئەمریکا گرنگترینە و ئەنجومەنی نوێنەران گرنگێکی ئەو تۆی نییە و بەو ئەندازەی سەرۆک خۆی تێکەڵی ناکات. لەسەر پرسی سیاسەتی دەرەوەی دواتر دێنە سەر ئەو پرسە، بەڵام پێت وایە بەپێی ئەو داوانەی کە سەرۆک ترامپ دەیکات و هەروەها ئەوەی نانسی پێلۆسیژی وەکو ڕێبەری دیموکراتەکان ئاماژەی پێکرد، پێت وایە ئەو کلێنانی کە لە نێوان دیموکراتەکان و کۆماریەکاندا هەن هەر هیچ نەبێ بۆ ئەم 2 ساڵەی داهاتوو پشوک ببنەوە، کەمتر ببنەوە، ناکۆچیەکان بەرەو ڕەوینەوە بڕوات؟
It's hard to say. I mean, it's very hard to say, and there's sort of two dimensions to the question. ئەوە قورسە بگوترێت و زۆریش قورسە پێشبینی بکرێت پرسیارەکەش دوو ڕەهەندی هەیە لەلایەکە و پەیوەندی بەناو حکومەتەوە هەیە و ئەگەری ئەوەی دیموکراتەکان بەرەنگاری حکومەت ببنەوە یان کاری لەگەڵدا بکات دەشکەوێتە سەر ئەوەی کێش لە دیموکراتەکان دەبێتە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران پیلۆسی باز لە کاری پێکەوەییەکە بەشێکیش لە نوێنەرانی تازە هەڵبژێردراون ڕێبازیان زیاتر لەگەڵ بەرەنگاربوونەوەدایە وزەیەکی ئێجگار زۆر لە نێو بنکە جەماوەریەکەی دیموکراتەکاندا هەیە لە ناو دەنگدەراندا گەنجەکان ژنان کەمایەتیەکان واتە ئەوانەی جەخت لە بەرەنگاربوونەوە دەکەن بە تایبەتیش بۆ دۆسێ ناوخۆیەکان کاتێکیش سەرۆک باز لە کاری پێکەوەی دەکا مەبەستەکە ئەوەیە خەڵک ئەو شتە بکەن کە سەرۆک دەیەوێت بکرێت لە بەردانەواندنی لەسەر هیچ شتێک نەکردووە هێشتاش دەخوازە دیوارەکە دروستکە خەڵکی بیانی دوورخاتەوە هێشتا بڕیارەکەی بەردەوامە بۆ قەدەغەکردنی هاتنی موسڵمان لە چەند وڵاتێکەوە خەریکی لە ناوبردنی ئەو هەوڵانەیە بۆ پاراستنی ژینگە زیاد لە پێویست خەریکی بەلاشکریکردنە لە ناو ئەمریکادا و پاشەکشەکردن با سربەخۆی سیڤیلی و مافی دەنگدان یانی ئەم بەڕێوەبەرەتی هەوڵی چەسمانی کارنامەیەکی ئێجگار ڕادیکال دەدات و هیچ ئاماژەیەکیش نیشانی نەداوە کە لە بەردانەواندنێکی لەسەر دەکات جا کاتێک باز لە کاری پێکەوەی کۆماری دیموکراتەکان دەکات ئەوە پێویستی بە گونجاندن هەیە لەگەڵ کارنامەکەیدا هەر بۆیە قورسە بزانێت دیموکراتەکان تا ئاستی چەند دەتوان بەرەنگاری ببنەوە پێشم وایە ئەمە دەکەوێتە سەر ئەوەی کێ بەرپرسیاتی دیموکراتەکان لە ئەستۆڵێت لە بیریشمان نەچێت ئایا ئاستی فشارەکان لەلایەن خەڵکەوە چەند دەبێت کە وەستانەوەی دیموکراتەکان بەرامبەر بە ڕێوبەرەتی کۆماریەکان تۆکمەتر دەکات ئەلبەتە ئەگەر جموجۆڵی بەهێز هەبێت لە ئەمریکادا چونکە گەر سەیری مێژوو بکەین کاتێ دیموکراتەکان هەوڵی بەرنووسی مافە سیڤیلەکانیاندا هەمیشە خەڵکی لەسەر شەقامەکان بوون و داوای گۆڕانکاری خێرایان دەکرد و ئەوە بوو ڕوویاندا ئێستاش ئەگەر هیوا لەسەر ئەوە هەڵچنین دیموکراتەکان هەر خۆیان ببنە دیواری بەرەنگاربوونەوە دژی کارەکانی بەڕێوەبەرەتی ترامپ ئەوە بێهیوا دەمێنینەوە If we hope for the Democratic Party on its own to be a firewall against what the Trump administration is doing, I think we're going to be very disappointed. یەکی لە پرسیارەکانی تر ئەوەیە تۆ باس لە مەسەلەی سیاسەتی ترامپ کرد بەرامبەر بە ئیسلام بەڵام لەم هەڵبژاردنەدا دوو خانمی ئیسلام دەبنە ئەندامی کۆنگرێس کاردانەوە چۆنە لەسەر ئەمە Well, the reaction varies depending on who you talk to. جا کاردانەوەکە دەکەوێتە سەر ئەوەی تۆ لەگەڵ چی قساکەی لیبرالەکان لە ئاسێکی فراواندا تا دەگاتە لای چەپەکان و ئەوانەی دەنگیان بەو دوو خانمەداوە زۆر خۆشحاڵن و کەسیشیان بەوە چرخانیشی گەورە باسی ناکەن لە ژمارەی بەشداربووندا بەڵام گۆڕانێکی گەورەیە چونکە پێشتر لە مێژووی کۆنگرێسدا تەنها یەک ئەندامی موسڵمان هەبووە لە هەمان کاردا با سەیری هەڵبژاردننی ئۆباما بکەین خۆشحاڵیەکی زۆر گەورەی دروست کرد لە ناو خەڵکدا نەک هەر ئەمریکاییە ئەفریقاییەکان بەڵکو بۆ خەڵکی وەک ئێمەش کە هەوڵی جۆرە و جۆر دەدەین لە وڵاتەکەماندا بەڵام لە هەمان کاتیشدا بووە مای کاردانەوەی نەرێنی بووە مای کاردانەوەی تونند و شەڕانگیە زیانە هاوشێوەی ئەوەی دەیبینین لە دەرکەوتنی ئەو پەڕی ڕاستەوەکان لەم وڵاتە و لە شوێنەکانی تریش هەر بۆیە پێم وایە شتی لەو جۆرە ببینین چونکە خەڵکان لە وڵاتەدا نایەنەوێت کەسی غەیرە کریستیان لە پۆستەکاندا ببینن و کاردانەوەیان دەبێت بەرامبەریان وەک هەمیشە پێم وایە ئەمەش بە شێوەیەکی بەرچاو دەکەوێتە سەر ئەوەی کێ دەتوانێت پشتیوانی بەهێز ڕێک بخات بۆ مافە سیڤیلیەکان یانیش بۆ کاردانەوەکان The greatest sort of popular support for either decency or reaction. ئەمە باسی پەیوەندی نێوان کۆماری و دیموکراتەکان بوو بەڵام پێویستە سەنگێکیش بخینە سەر مەسەلەی پەیوەندی نێوان ئەنجومەنی نوێنەران و کۆشکی سپی لە کاتێکدا چاودێر وای بۆ دەچن 2 ساڵی ئایندە هەروە ئاسان نەبێ بۆ کۆشکی سپی لە کاتێکا داواکردنەکان و چاوەڕوانکردنەکانیش بۆ کاری پێکەوەیی لە نێوان ئەنجومەنی نوێنەران کە دیموکراتەکان لە پاش میدتێرم بوونە زۆرینە و کۆشکی سپیدا زۆرن بەڵام هەر لە ئێستاوە ڕێبەرانی دیموکراتەکان 2 ساڵی ڕابردووی سەرۆکایەتی داناڵد ترامپ دێننەوە بیری کۆشکی سپی ترامپ لە هەڵمەتەکانی هەڵبژاردندا قسەی لەسەر یەکگرتووی دەکرد بەڵام لە 2 ساڵی دواییدا لە کۆشکی سپی وەها نەبوو ڕەوشەکە دۆسەی کاری پێکەوەی دیموکرات و کۆماریەکان نەبوو لە کۆنگرێسی ئەمریکادا بە تێپەڕبوونی کات توانیمان پێکەوە کار بکەین لە ناو کۆنگرێس و لە کۆشکی سپیش هیواداریشم بتوانین وەها بکەین چونکە دەمانەوێت دەرفەتی کار لە ناو ئەمریکادا بڕەخسێنین
بەر لە هەڵبژاردنەکەی میدتێرم گرە و لەسەر ئەوە دەکرا ئەگەر دیموکراتەکان ببنە زۆرترایەتی لە هەردوو خانەی کۆنگرێسدا ئەوە بە دوور نازانرێ هەوڵ بدەن بۆ لادانی ترامپ لە پۆستەکەی. ڕێبەرانی کۆماریەکان لەو بڕواایەدان ئەگەر دیموکراتەکان کارێکی لەو شێوەیە بکەن بە باشی ناشکێتەوە بە سەریاندا. جا خۆت دەزانیت دۆسیە هەراسکردنی سەرۆک جێی سەرنجە. لە بیرمە کاتێک لە ساڵانی 90ەکاندا ئەومان دەکرد کاتێک سەرۆک کلنتۆنمان گوناهبار کرد. جا دیموکراتەکانی ئەنجومەنی نوێنەران پێویستە بڕیاری خۆیان بدەن لەسەرەوەی هەراسانکردنی سەرۆک چەندە استراتیژیشێکی باشە. دڵنیا نیم هەنگاوێکی لەو شێوەیە سوودی هەبێت بۆیان. ئەگەر چی نانسی پیلۆسی کە پێدەچێت ببێتە سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا و هەروەهاش داناڵد ترامپ چڵە زەیتون دەخەنە بەردەست یەکتری وەک ئاماژەیەک بۆ هەبوونی تەبایی و وەوەلاوەنانی ناکۆچیەکان. بەڵام شارەزا پێیان وایە 2 ساڵی قورس لە پێشە بۆ هەردووچیان. ئەگەر تۆ هاوڕا نەبیت لەگەڵ ترامپ، ئەگەر تۆ هاودیدی نەبیت، ئەوە ناویت هیچ سەر و سەودایەکت لەگەڵدا بکات، بە تایبەتیش ئەگەر ژن بیت و ژنێکی بەهێز بیت. ئەگەر دیموکرات بیت و هەروەهاش دیموکراتێکی لیبرالی سان فرانسیسکۆ بیت، ئەوە وەک ئاو نەوتە، هەمیشە شەر ئاوها بووە کاتێک دێتە سەر پەیوەندی نێوان دۆناڵد ترامپ و نانسی پلۆسی. ئەم پەیوەندی نێوان داناڵد ترامپ و نانسی پلۆسی بۆ ئەم 2 ساڵە چۆنی هەڵدەسەنگێنی دکتۆر مارک بە پێی ئەوەی کە گوێمان لێبوو 2 ساڵی ێژگا قورسە بێ. Look, the Republicans have been demonizing Nancy Pelosi through this entire campaign for years. سیرکە کۆماریەکان لە تەواوی ئەو هەڵمەتانەی هەڵبژاردندا و بۆ چەندان ساڵیشە هەوڵی ناساندنی نانسی پلۆسیان وەک بەدکار داوە یان چەبڕەوەکی تونند. بەڵام ئەو هیچیان نییە و بێ هیچ چەنوچوونێک سیاسیەکی دامەزراوە باوەکانە وەک شێری باسی کرد. ژنێکە لە دەسەڵاتدایە. ئەمەش بەسە بۆ ئەوەی ڕاستەوەکان هەوڵی ناساندنی بدەن بە بەدکار هەر ئاوەهاشیان لەگەڵ ئۆباما و هێڵەری کلنتینیشدا کرد. جا ئەوەی ئەو دوانە چۆن پێکەوە کار دەکەن ئەوەیان نازانم، بەڵام لێرەدا شتێک گرنگە دەمەوێت باسی بکەم. باسی بەڵ کلنتن من بۆ خۆم ڕخنەی زۆرم هەبوو لی بە تایبەتی لەسەر ڕەفتارەکانی لەگەڵ مۆنیکا لە کۆشکی سپیدا کە ڕەفتارێک بوو هەرگیز جێی قایلبوون نەبووە. بەڵام کاتێک بەراوردی ئەو ڕەفتارە دەکەیت لەگەڵ چۆنێتی سەر و سەوداکردنی بەڕێوەبەرایەتی لەگەڵ لە توپەتکردنی ڕێشوێرە بنچینەکانی حکوومەتێکی دیموکراتی وەک تەگەرەخستنە بەردەم دادوەری مافی دەنگدان کاری نەگونجاوی دارایی درۆکردن لەگەڵ کۆنگرێسدا هێرشکردنە سەر میدیا ئەمانە هێرشکردنە سەر پرەنسیپە سەرەکیەکانی حکوومەتێکی دیموکراتیە. جا بۆیە دەڵێم هیچ ڕوویەکی بەراوردکاری نییە. کارکردن لەگەڵ بەڕێوەبەرایەتەکەی ترامپدا بە شێوەیەکی هاوکارانە ڕێک ئەوەیە کە دەبێت بەو شێوەیە بێت وەک بەڕێوەبەرایەتی خۆی دەیەوێت. ئەمەش تەنها ئەو شێوازەیە کە ئەم بەڕێوەبەرایەتیە دەیەوێت. Only form of cooperation that this administration has shown any interest in. بەڕای تۆ ئەنجومەنی نوێنەران دەتوانێت ینی ئەو سیاسەتانەی ترامپ ڕەت بکاتەوە ئەگەر ئەو خواستە هەبێ کە تۆ ئاماژە و پێکرد بۆ خۆت دەزانی زۆر ناکۆچی هەیە بە تایبەتی لە بەرنامەکانە لە کارنامەکانە هینی نێوان کۆماری و دیموکراتەکان. ئەنجومەنی نوێنەران دەتوانێت ئەو هێزە بێ کە ڕەتیان بکاتەوە یا ئەو هێزەیە کە تەنها سەرێشەیەک بۆ بەڕێوەبەرایەتی دروست دەکات لەم 2 ساڵی داهاتوودا. It can't stop the administration. ناتوانێت کارنامەی کۆشکی سپی ڕابگرێت و تەنانەت ئەنجومەنی نوێنەران ناتوانێت بە تەنیا هیچ بەرنووسێک پەسەند بکات چونکە پێویستی بەسینات هەیە. ئەوەی کە ئەنجومەنی نوێنەران دەتوانێت بیکات خاوکردنەوەی ڕێکارەکانە دەتوانێت کێشە دروستکات دەتوانێت داوای تۆمارەکان بکات دەتوانێت داوای تۆماری دارایی بەڕێوەبەرایەتی بکات دەتوانێت تەگەرە دروست بکات و شتەکان دوا بخات. یەکێک لەوانە بەڕوانینی من کارنامەی بەڕێوەبەرایەتیە بۆ ژینگە کە داوای هەڵەشانەوەی هەموو مەرج و ڕێوشوێنەکانی پاراستنی ژینگە دەکات. ئەلبەتە ئەمەش لە ماوەی 50 ساڵی داهاتوودا جیهان بەرەو کارەساتێکی گەورەترە بات. بۆ نمونە ئەگەر ئەم دۆسەیە دابخەن دەرفەت بدەن بە جموجۆڵێکی گەورەتر تا گۆڕانکاریەکی گەورەی تێدا بێنە ئاراوە ئەوە ینی باشترین شتێک کە هیوای پێبخوازین بۆ 2 ساڵی ئایندا. جا بە سادەیی دێڵێم ئەنجومەنی نوێنەران ئەو دەسەڵاتەی نییە تا پاشەکشە بە کارنامەی بەڕێوەبەرایەتی بکات.
ئەی بۆ بارەیەوەها بیری لێ نەکەینەوە کە بڵین لەوانەیە هەندێک لە کۆماریەکان لە ناو هەم سینەتیش و هەم لە ناو ئەنجومەنی نوێنەرانیشدا ببنە پشتیوان بۆ هەندێک لە پرۆژەکانی دیموکراتەکان. It would be nice to hope that they would. But the last 2 years don't give one much confidence. ئەوە شتێکی باشە و جێی هیواشە ئەگەر وەها بکەن، بەڵام 2 ساڵی ڕابردوو ئەو جۆرە دڵنیاییە نادات. دۆسیە لە دوای دۆسیە ڕاگەیاندنی هەندێک لە کۆماریەکان هەبوون سەبارەت بەوەی بڕیارەکانی بەڕێوەبەراتی ترامپ نەگونجاو و شەرمەزارین، بەڵام کاتێک هاتۆتە سەر دەنگدان ریزیان بەستۆ و دەنجیان بە کارنامەکەی ترامپ داوە. لە هەڵمەتەکانی هەڵبژاردنە بینیمان تەنانەت ئەو کۆماریانەی دووچاری پێشەرکاری هاتبوونەوە لەلایەن ترامپەوە یارمەتیەکانی ترامپیان وەردەگرت و بە کارنامەکەشی قایل بوون. جا بەڕاستی پێم خۆشە بتوانم وەها بیر بکەمەوە کە هەندێک لە کۆماریەکان پشتیوانی لە هەندێک ڕێبازی جیاواز دەکەن لەو دۆسیاندا، بەڵام بە هیچ شێوەیەک هیچ بەڵگەیەک نابینم کە ببێتە پشتیوانم تا وەها بیر بکەمەوە هەر چۆنێک بێ خەڵک دەشێت ببێتە مای فشار بەسەر کۆماریەکانەوە. ئەگەر بۆیان ڕوون بووەوە لە هەندێک لە ستانەکاندا خەریکە هەڵبژاردن دەدۆڕێنن بەهۆی ئەم بەڕێوەبەرایەتیەوە، بەڵام ئەمەش کاتێکی زۆری دەوێت بۆ دروستکردنی ئەو جۆرە فشارە لە دەرەوەی کۆنگرێس. جا ئەوەی کۆماریەکان بەو شێوەیە بن پێم وایە بیرکردنەوە گلەی ساویلکەییە. Republicans to kick in at this point, I think, is a fool's errand. بەس دکتۆر مارک ینی کۆماریەکان دەتوانن تەنانەت ئەگە پشتیوانی لە پرۆژەکانی دیموکراتەکانیش نەکەن و دەنگیشی پێنەدەن خۆ لە هەمان کاتیشدا دەتوانن دەنگ نەدەن بە هیچێکە لە پرۆژەکانی بەڕێوەبەرایەتی بۆ نمونە ئەگەر بەڕێوەبەرایەتی پرۆژەی هەبێ. They do, and but it's also important to remember that the vast majority of what ڕاستە دەتوانن، بەڵام لەبیرمان نەچێت زۆربەی هەرە زۆری کارەکانی ئەو بەڕێوەبەرایەتیە لە ڕێی پەسەندکردنی بە نووسەکانەوە نەبووە تا بگوتێ کۆنگرێس پەسەندی کردووە، بەڵکو لە ڕێی بڕیاری دەستگای جێبەجێکردنەوە بووە، لە ڕێی لادانی ڕێوشوێنەکانەوە بووە بۆ پاراستنی ژینگە، بۆ پاراستنی هێزی کار، بۆ پاراستنی مافی دەنگدان. جا ئەمانەیان لە ڕێگەی دادگاوە یانیش بە بڕیاری دەستگای جێبەجێکردن کراون. لە زۆر باردا کۆنگرێس لە ڕووی تیۆریەوە دەتوانێت ڕێ لەمانە بگرێت، ینی کاتێ سەرۆک بڕیارێت دەرەکە کۆنگرێس دەتوانێت یاسایەک پەسەند بکات بۆ بەرەنگار بوونەوەی، بەڵام ئەمە پێویستی بە هەنگاوێکی بیوێرانەی ڕێبەری کۆماریەکان دەبێت لە کۆنگرێسدا. تا ئێستاش هیچ شتێکمان نەبینیوە تا بڵی لەوانەیە ئەو خواستە هەبێت بۆ هەنگاوێکی لەو شێوەیە. هەر بۆیەشە وەها مەزە ناکرێت کە کارنامەی بەڕێوەبەراتی بە شێوەیەک دانراوە وەک 2 ساڵی پێشوو بەردەوام دەبێت و باشترین شتێکیش دیموکراتەکان بتوانن بیکەن خاوکردنەوەی پرۆسەکەی و دەرفەتدانە بە خەڵکی تریش بۆ بەرەنگار بوونەوە. ینی بەمانایش کە دیموکراتەکان سوود لە کات وەربگرن. زۆر جار لە پێش هەر هەڵبژاردنێک لە ئەمریکادا باس لە ژمارەیە فاکتەر دەکرێت کە دەبنە جێی سەرنجی دەنگدەران. بەڵام لە میدتێرمی ئەم ساڵی 2018دا وەک دەگوترێ دۆسیە سەرەکیەکە داناڵد ترامپ خۆی بووە. نا هێندە گەورە نەبوو وەک خۆشم و دیموکراتەکانی تریش چاوەڕوانیان دەکرد. بەڕاستیش پێم وایە ئەنجامەکان نیشانەیەکن کە هەڵبژاردن لەسەر دۆسیەکان نەبوون، هێندەی ئەوەی لەسەر خودی ترامپ بووە. ڕێژەی بەشداریکردنی دەنگدەرانی ئەمریکایی زۆر بووە لەم هەڵبژاردنەی میدتێرمدا وەک شارەزا باسی دەکەن، هۆکارەکەش سەرۆکی ئێستای ئەمریکا بووە. ئەمە سەرۆکێکە دەیەوێت ئەم هەڵبژاردنەی میدتێرم ببێتە ڕەفراندۆمێک بۆ خۆی، چونکە وەها بیر دەکاتەوە ئاستی جەماوەری خۆی زۆر گەورەیە بە ئەندازەیەک کۆماریەکان دەبات بەرەو هێڵی کۆتایی. ئێستاش وەک دەگوترێت دیموکراتەکان دەتوانن زۆر هەنگاو بگرنە بەرامبەر کۆشکی سپی تا دەگاتە ئەو ئەندازەی قسەی خۆیان هەبێت لەسەر چۆنێتی بەڕێوەبردننی کۆشکی سپیش. جیان زۆر جیاواز دەبێت لە کاتێکدا کۆشکی سپی ترامپی لێیە و ئەنجومەنی نوێنەرانیش دیموکراتەکان کە دەتوانێت گرفت بۆ بەرنووسەکانی ترامپ دروست بکات و هەروەهاش لە شێوازی بەڕێوەبردننی کارەکانی بەڕێوەبەراتیدا. چاودێر ئاماژە بەوەش دەکەن دەبواە دیموکراتەکان بەشداریەکی زۆریان هەبوایە دەنا سیاسەتکردن لە واشنگتن هەر بە تەواوەتی تانوپۆیەکی ترامپیانەی دەپۆشی. ئەنجومەی نوێنەران بوو بۆ مۆرێک بۆ کارنامەی ترامپ بۆ لەمەودا هەرچی شتێک بکرێت ئەوە پێویستە بە هەڵبەشی کۆماری دیموکراتەکان بێت. دکتۆر مارک جۆمان لە دوو شیکەرەوە بۆ ئاماژە بەوە دەکەن ئەمە ئەوەندەی ڕفراندۆمێک بۆ لەسەر 2 ساڵی ڕابردووی داناڵد ترامپ ئەوەندە هەڵبژاردننی میدتێرم نەبووە.
هاوڕای؟ It's certainly a factor. There's certainly an enormously strong feelings around Donald Trump on both sides in the country. بە دڵنیاییەوە ئەوە فاکتەرێکە چونکە هەستێکی جۆرا و جۆری زۆر هەن بەرامبەر دۆناڵد ترامپ لە ناو وڵاتەکەدا. تۆ پێشتر ئاماژەت بەبوونی دوو ئەندامی نوێی موسڵمان کرد کە هەڵبژێرداون بۆ کۆنگرێس بێلەوە ئێستا ستانی کۆلۆرادۆ یەکەم فەرمانڕەوای هاوڕێگەسخوازی هەیە هەڵبژاردننی ئەمریکایی ئەفریقاییەکان هەڵبژاردننی کەمایەتیەکان ئەمانە لە چێوە هاتن ئەمە هەموو لە کاردانەوە نەبووە بەرامبەر ترامپ لە چەند ساڵی ڕابردوودا دروستبوون و گەشەکردنی بزوتنەوەی میتومان بینی بزوتنەوەی ژیانمان بینی بزوتنەوەی داکۆکی لە کۆچبەر و پەنابەرمان بینی ئەوەی کە کڵێسا وەڵامی هێرشکردنە سەر کۆچبەران دەداتەوە و ئێستا لە ڕێخستنی ئەوەدان بچنە سنوورەکانی ستانی تەکساس بۆ پێشوازیکردن لەو کۆچبەرانی دێنە ئەو وڵاتەوە کۆمەڵی هاوڕێگەسخوازان هەن ئەم بزوتنەوانە بە ملیۆنان خەڵکیان هەیە و دیالۆگ لەگەڵ یەکتر دەکەن و کارنامەی خۆیان دادەڕێژن لە دەرەوەی کارنامەکانی دیموکراتەکان و کۆماریەکانیش هەر بۆیە پێم وایە نابێت ئەوانە لە بەرچاو نەگیرێن بە تایبەتی لە باسکردنی وودەکاریەکانی ئەم هەڵبژاردنەی میدتێرمدا ئەم هەڵبژاردنە بە دڵنیاییە وەڵامێک بوو بۆ سیستەمی ترامپ و بۆ گەشەکردنی بزوتنەوە فاشیستەکان بوو لە جیهاندا بەڵام لە هەمان کاتیشدا دەربڕینێک بووە بۆ پۆپۆلیستە نوێیە گەنجەکان و بۆ پۆپۆلیستە نوێ جۆرا و جۆرەکانیش یعنی شتێکی وەک سۆشال دیموکراتەکانی ئەمریکا کە لە پڕێکدا بووە ڕێکخراوێکی گەورەتر لە هەموو ڕێکخراوە سۆشالیستەکانی هەفتاکان و 5 ساڵی ڕابردوو کە لەم وڵاتەدا بوون جا فاکتەری زۆر هەن کە هانی خەڵک دەدەن لە ناوچە جیاجەکانی وڵاتەکەدا وەک ناوچە دوورە دەستەکانی باشوور کە هەندێک ڕێکخراو دروست بوون لە سەرەتاکانی سەدەی 20ەوە نەمان بینیون و هەوڵی جێڕانەوەی پۆپۆلیزمێکی چەپڕەو دەدات ئەمە بێلەوەی بزوتنەوە سندیکایەکانی ژۆڵیان هەیە من بۆ خۆم یەکێک بووم لە ئەندامانی سندیکاکان لە چەند ساڵی ڕابردوودا جا ئەم فاکتەرانە هەموو ڕۆڵیان هەبوو و پێم وانیە هەر هەموو ڕەوشەکە لە پشتیوانیان لە دژاتی ترامدا بچووک بکەینەوە ئەگەر چی تا ئەندازەیەک ئەو جموجۆڵانەی باسم کردن ناتەبان لەگەڵ ترامدا بەڵام خاوەنی ڕوانین و کارنامەی خۆیان و سنووری پشتیوانیکردنەکانی دیموکراتە باوەکانیش دەبەزێنێت Anti-Trump to some extent, but they have an agenda and a strength and a vision of their own that I think also goes well beyond what traditional Democrats have supported. بەڵام دکتۆر مارگ لە پێش میدتێرمە زۆر بە ئەستەم گوێ لێ دەبوو یاخود یعنی قورس بوو گوێ لەوە بێ کە یەکێک ببینی بۆ نمونە باسی ئەوە بکە کە 4 ساڵی داهات و لە پاش هەڵبژاردننی سەرۆکایەتی ینی پاشەم 2 ساڵی تێرمی ترامپ پۆستی سەرۆکایەتی وەربگرێتەوە بەڵام لە پاش میدتێرمەکەوە ینی ئێستا شیانەکان زیاتر بوون وەکو باز دەکرێت لێرە لە واشنگتن کە دۆناڵد ترامپ 4 ساڵی تریش پۆستی سەرۆکایەتی وەربگرێتەوە ینی لە هەڵبژاردنەکەی 2020دا سەرکەوتن بەدەست بێنێ نازانم تۆ ئەمە چۆن لێگەدەیتەوە Well, if I had to bet money, I would bet that he will not be elected again. I don't think it will happen. I think it was a very specific. من دەڵێم ئەگەر گرە بکەم و پارەی لەسەر دابنێم ئەوە گرەوی لەسەر دەکەم جارێکی تر ترامپ هەڵ نابژێرێتەوە پێم وانە شتێکی ئاوەها ڕوو بدات دەزانی ترامپ هەڵبژاردننی گشتی دۆڕات زۆر فاکتەریش هەبوون بۆ هۆکاری سەرکەوتنی یەکێک لەوانە ناشرینکردنی وێنەی هێلاری کلنتن بوو وەک چۆن هەندێک ڕەوایی تێدا بوو ئاوەهاش و بگرە زیاتیش ناڕەوایی تێدا بوو ڕاستەوەکان لە ئەمریکا لە هەموو ژنێک زیاتر ڕکان لێب هەندێک هەڵی کارمەندانی هەڵمەتەکانی هەڵبژاردننی لەسەر دۆسەی ئابووری زیانیان لە هێلەریدا بێگومان هۆکاری خۆی هەبوو کە ڕاوەرگرتنە گشتیەکان نادروست دەرچوون فاکتەرێکی زۆر هاتنە ئاراوە و یارمەتی دەربوون بۆ سەرکەوتنی ترامپ لە هەڵبژاردندا وەگوتم گرەوی لەسەر دەکەم کە سەر ناکەوێتەوە و دیموکراتەکان کاندیدێکی بەهێزیان دەبێت و هەڵمەتەکانی هەڵبژاردننیش باشتر دەبن کاتێک کەسێکی وەک ئۆرک دەبینین لە ستانی تەکساس کە یەکێکە لە ستانە هەرە کۆنە پارێزەکان و لە بەرامبەر تێد کروز سیناتۆری کۆماریدا دەوەستێتەوە کە داراییەکی زۆری بۆ تەرخان کرابوو کەچی کاندیدی دیموکراتەکان نزیک دەبێتەوە لە بردنەوەی هەڵبژاردن جا ئەمە بەڕای من شتێکە ناتوانم بڵێم کۆماریەکان لە ڕەوشێکی باشدا لە هەڵبژاردندا بەڵام وەک دەگوترێت کێ دەزانێت 2 ساڵمان ماوە و لەوانەیە زۆرشر ڕوو بدەن و هەر هەمووشی دەکەوێتە سەر ئەوەی چی بوونیاد دەنگێت لە ماوەیەکی کوتخایەندا
can happen, and you know, it all depends on what we build in the short run. بەڵام بەڕای تۆ دکتۆر مارک واشنگتن دەتوانێت بەم شێوەیە کاروبارەکانی خۆی بەڕێوە بەرێکە ئەم هەموو کێشەیە لە نێوان ئەنجومەنی نوێنەران و کۆشکی سپیشە سەر هەڵ بدەن وەکو پێشبینی دەکرێت. I think Washington and the world needs crises and conflict in Washington. پێم وایە واشنگتن و جیهانیش قەیران و کێشان لە واشنگتن دەوێت. دەزانی نامێت قسە لەسەر هێز و تۆکمەی دامەزراوە دیموکراسیەکانمان بکەم، چونکە بۆ خۆم ڕوانینێکی زۆر نەریێنیانەم هەن بە بەراورد لەگەڵ خەڵکی تردا زۆر پێوانە هەن نەماون. ئەوە تا سەرۆکمان بینی داوای کۆتایی هێنان بە ژماردنی دەنگەکان دەکات لە فلۆریدا. چ شتێک هەیە هێندەی ژماردنی دەنگ لە هەڵبژاردنە وەک پرینسیپێکی دیموکراسی بێت. ئەوە تا سەرۆک بەڕاشکاوی دەڵێت با ژماردنەکە بوەستێت، چونکە لایەنەکەم بردێتەوە. ئەوە تا هێرشێکی گەورە دەکاتە سەر مافی دەنگدان. ئەوە تا دەبینین چۆن میدیا بەدکار دەکات بە زمانێکی زۆر خراپ و میدیا بە دوژمنی خەڵک ناودێرەکە. ئەمە ئەو زمانەیە لەم وڵاتەدا هەرگیز نەمان بیستوە و نەمان بینیوە. دەزانی پێویستە بەرەنگاری ئەمە ببینەوە. زۆر پەرەسەندنی ترسناک هەن لە سەرانسەری جیهاندا. تۆ سەیری هەنگاریا و پۆڵەندا و تورکیا وڵات لە دوای وڵات بکە کە دەبنە ڕاستەوی سەرکوتکار و ئەگەر ئەم وڵاتانەشمان بەو ئاراستەیەدا بڕوات ئەوە کاریگەری نەرێنی زیاتر دەبێت لە هەر وڵاتێکی تر، چونکە ئەمریکا زلهێزە. جا بۆیە پێم وانە ڕێگە بەم جۆرە لادانە بدێت. ئەمە لە ئەڵمانیای ساڵانی سیەکاندا بووە. ئەمە پێویستە هێڵی بۆ بکێشێت ئەگەر بمانەوێت درێژە بە دیموکراسی و دژایەتی سەرکوتکردن بدەیت. هەر بۆیە هیوادارم قەیران لە واشنگتن هەبێت و لەوانەیە لە مەودای کوردخایەندا گرفت دروست بکات، بەڵام لە مەودای درێژدا دەشێت دوورمان بخاتەوە لە کەوتنە سەر ڕێگا هەر خراپەکە. That there will be conflicts in Washington. It won't be pleasant in the short run, but it might keep us from going down the worst roads in the long run. باس لە مەسلەی ڕاگەیاندن کرد لە میدتێرمەشدا ئەلبەتە ئەو دۆسەی لە کۆشکی سپی دروست بوو لە هۆڵی بڵین بەشی ڕاگەیاندنی کۆشکی سپی ئەمە هەتا ئێستش لەناو ئەمریکادا قسەی لەسەر دەکرێت. لەم هەڵبژاردنەی میدتێرمدا نیگەرانی زیادیان کرد بە تایبەتیش بەرامبەر کۆشکی سپی لەلایەن میدیاکارانەوە. پەیامنێری کەناڵی CNN پرسیار لە سەرۆک دەکات سەبارەت بە کۆچبەرانی ئەمریکای لاتین، بەڵام وەڵامێکی ئەو تۆی دەست ناکەوێت. پێم وایە پێویستە تۆ وازم لێبێنیت وڵاتەکە بەڕێوە بەرە من تۆش دەتوانیت CNN بەڕێوە بەریت و ئەگەر بە باشی بەڕێوەت برد ئەوە ئاستی CNN زۆر باشتر دەبێت. باشە ئیتر بەسە. زۆر کەس ئەو ڕووداوەی کۆشکی سپی بە شەڕی دانەڵد ترامپ دەبینن لەگەڵ میدیادا. هەر چۆنێک بێ دواتر ناسنامەی چوونە ژوورەوەی کۆشکی سپی لە پەیامنێرەکەی CNN سەندرایەوە. بیرۆکەی لێسەنەوەی ڕێگە پێدانەکەی بۆ کۆشکی سپی لە وڵاتانەدا دەیبینین کە زیاتر سەرکوتکارن نەک لە ناو ئەمریکادا. ئەوەی کە نکوڵینە ناکرێتەوەیە ئەم جۆرە ڕووداوانە کاریگەری نەرێنی خۆی دەبێ لە هەردوو مەودای کورت و درێژخایانیشدا. ئەوانەی لە دەسەڵاتدان لە وڵاتانی جیاوازی سەرانسەری جیهاندا ئەوانش کە نایەنەوێت خەڵک ئاگادار بن لە کارەکانیان و بکەونە بەردەم ڕایگەشتی بەکاردەهێنرێت بۆ سوکردن و لێسەنەوەی ڕەوایی و کۆتکردنی دەستڕاگەیشتنی ڕۆژنامەوانان و میدیاکان بە زانیاریەکان. دکتۆر مارک سەرۆک ترامپ دەتوانێت بەردەوام بێت لەو جۆرە هێرشکردنانی بۆ سەر میدیا بەتایبەتی لە ساتە وەختێکی هەستیاری وەکو هەڵبژاردنەکانی میدتێرم و ڕاگەیاندنی ئەنجامەکاندا؟ He certainly will. I mean, there's that statement that you just showed where he said, why don't you let me run the government? بەردڵنیاییەوە بەردەوام دەبێت هەر لەو لێدوانەیدا کە دەڵێت واز بێنە با من وڵاتەکە بەڕێوە بەرم. هیچ قسەیەک هێندەی ئەو لێدوانە پڕ بە پێستی ترام نییە. تۆ سەیری بکە زۆرێک لەو ڕێبەرانەی وڵاتان کە لەگەڵیاندا ئاسوودەیە وەک کۆریای باکوور، فلیپین، ئیسرائیل، هەنگاریا، رووسیای پۆتین زیاتر سەرنجی لەسەر ئەوانەیە کە گوێ بە هیچ دەنجێکی خەڵکی تر نادەن. دەزانی ئەمە ئەو سیستەمان نییە کە ئێمە هەمانە. ئێمە سیستەمێکی گونجاوی دیموکراسیمان هەیە. دیموکراسیەتێک کە تێیدا میدیا ڕوبەڕووی ڕێبەران دەبێتەوە. لایەنەکانی ئۆپۆسیۆن بەرامبەر ڕێبەران دەوەستنەوە. ڕایگشتی قسەی خۆی هەیە. بەڵام ئەم سەرۆکەمان لەگەڵ هیچ شتێک لەماندا نییە. ڕێبازی بەردەوامی بووە بە بەدکارکردن و بۆ پەلاماردان و بۆ هەڕەشەکردنی توندوتیژیە یان هەر هیچ نەبێت وەک ئاماژەکردنێک بەلایەنگرانی دەڵێت توندوتیژی مای قوبولکردنە. هەر بۆیە چاوەڕوانی ئەوە دەکەم هێرشی زیاتر و زیاتری لەو شێوە
ڕوودات ئەمەش پرسیارگەلێکی زۆر دێنێتە پێش لەسەر دامەزراوەکانمان سەبارەت بەوەی ئایا دەتوانن بەرپەرچی ئەو هێرشانە بدەنەوە یان نا جا پێم وایە ئەم پیاوە دەخوازێت ببێتە دیکتاتۆر و ئەمەش بەڕوونی و ئاشکایی دیارە. دیکتاتۆر وشەیەکی قورس نییە بۆ سیستمی سیاسی لە ئەمریکا بەرامبەر بە داناڵد ترامپ بەکاربێنرێ. Yes, it's very harsh. It's very harsh, and I don't use this term easily. بەڵێ زۆر تونند و زۆر ڕقیشە. من ئەو وشەیە زۆر بەکار ناهێنم. بەڵام وەک کەسێک کە 30 ساڵە ئۆپۆزیسیۆنم بەرامبەر هیچ کەسێ ئەو وشەیەم بەکارنێناوە. سەرۆکەکانی تریشتیان کردووە کە وەک پێشێلکردنی پێوانە دیموکراتیەکان بوون. بەڵام دۆناڵد ترامپ هیچ وەڵامێکی بۆ هیچ ڕخنێک نییە. بۆ هیچ وتوێژێک تەنانەت گوێ لە قسەی هیچ کەسێکیش ناگرێت. نەک هەر خەڵکی وەکو من، باکو گوێ لە ژەنڕاڵەکانیش ناگرێت. گوێ لە پسپۆرانی سیاسەتی دەرۆژ ناگرێت. گوێ لە وەزارەتی دەرۆژ ناگرێت و دەیەوێت هەرچی شت هەیە بەو شێوەیە بەڕێوەیان بەرێت کە خۆی دەیەوێت. جابا ڕازگۆ بین ئەمە دیکتاتۆریەتە. Let's call it honestly. This is what a dictatorship is. پێدوانیە ئەوەی کە ڕوویدا و ڕۆژە لە کۆشکی سپی جۆرێک لە کاردانەوەیکی نەرێنی بێ بەرامبەر بەو ئەنجامانەی کە ڕاگەیەندان لە هەڵبژاردنی میدتێرمە یعنی منەمە حەز ناکەم والێکی بێتەوە کە من داکۆچی لە ئەو هەڵوێستەی ترامپ دەکەم بەڵام پێویست هەموو ئەگەرەکانی هەموو شیانەکانیش لێک بدەینەوە. If it were just this one quote here, this one time, then I would think that was a possible interpretation. ئەگەر هەر تەنها ئەو ڕووداوە بواە ئەوە دەمتوانی بڵێم جۆرێک بۆ لە کاردانەوە بەڵام لەم 2 ساڵی ڕابردوودا چەندان شتی لەو بابەتە هەبوون هەرچی شتێک لە میدیادا بڵاو بێتەوە و بەدڵی نەبوو بێت و وچێتی درۆکن نوکوڵی لە ڕاستیەکان دەکات بۆ نمونە لە ڤیددیۆیەکدا سەرۆک دەڵێت سین دواتر دەڵێت ئەوە درۆیە و من نەموتۆسی پاشان ڤیددیۆکە نیشان دەدرێت ئەو جا دەڵێت ئەو ڤیددیۆ دروست کراوە دەزانی ئەو هێرشانی دەیکاتە سەر ئەوانەی بەرەنگاری دەبنەوە لە گربوونەوەیەکدا کاتی هەڵمەتەکانی هەڵبژاردننی کەسێک لەو گربوونەوانەدا ڕخنەی گرت و ئەویش پێشنیازی لێدانی ئەو کەسەی کرد لە گربوونەوەکەدا ئەمە شتێکی وەک بڵێ بە بەرنمەیە بۆ ڕەتکردنەوەی جۆگرتن لە ڕخنەگران و ڕوانینی جیاواز یانیش تەنانەت نەرمکردنی ڕوانینەکانی خۆی ئەمەش 2 ساڵە هەر ئاوەهایە جا بۆیە پێم وانە هیچ مانایەکی تر هەڵبگرێت. That's been going on for over 2 years, so no, I don't think there's at this point any other interpretation. بە بڕێکات بدەین بە سیاسەتی دەرەوەی لە پاش ئەم هەڵبژاردنانەی میدتێرم ئەی دەبێت ئەنجامەکانی ئەم هەڵبژاردنەی میدتێرم چ جۆرە کاریگەریەکیان هەبێت لەسەر سیاسەتی دەرەوەیی ئەمریکا ئایا بەو شێوەیە دەبێت وەکو چاودێر ئاماژەی پێدەکەن نادیارە بێ؟ بەڕاستی تێکەڵیەک هەیە شەپۆلی دیموکراتەکان داویەتی بە دیواری کۆماریەکاندا پێم وایە وەک ئەنجام زۆر قورس بێ بۆ هاوپەیمانەکانمان لە سەرانسەری جیهاندا تا بزانن چی ئەبێت و چی نابێت زۆریش لەوانەیە سڕبوونێک لە دەرەوەی کۆنگرێس بێتە ئاراوە. بڵێ دیموکراتەکان ڕێک وەک بڵێ ڕۆژێکی نوێیان دەست پێکرد لەگەڵ ئەنجامەکانی هەڵبژاردنەکەی میدتێرمدا بەڵام هەندێک لە شیکەرەوە لەو بڕوایەدان مەرج نییە بتوانن لە سیاسەتی دەرەوەییدا هەمان ئەو ڕۆڵەیان هەبێت کە لە کاروباری ناوخۆیی وڵاتەکەدا دەیان بێت. یاری سەرەکی بەدەست دۆناڵد ترامپەوە ئێستا لایانی سیاسەتی دەرەوەیە لەمەیاندا دەسەڵاتی هەیە و هەروەهاش پێگەیەکی بۆ مانەوڕەکردن هەیە زیاتر لە دۆسەکانی کاروباری ناوخۆیی بۆ خۆم وها چاوەڕوان دەکەم کارەکانی لەسەر چین و ئێران و لەسەر سنووری مەکسیکیش دوو بەرابەر بکات. جا ئەم دۆسەیە بە هەر ئاقارێکدا بێ بۆ زۆرێک لە چاودێرانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەک دەڵێن پێیان وانە شتێکی ئەوتۆ لە سیاسەتی ئەمریکا بگۆڕێ بەرامبەر وڵاتانی ئەو ناوچەی جیهان. کاتێک دێتە سەر فرۆشتنی چەک بە عەرەبستانی سعودی و هەروەها بە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوە لەوانەیە گوێمان لە هەندێک دەنگ بێت. دکتۆر مارک بۆ سیاسەتی دەرەوەی چۆن دەبێت تۆ پێشتر لە سەرەتای بەرنامەکە ئاماژە بەوە کرد لەوانە نییە ئەنجومەنی نوێنەران بتوانێت کاریگەریەکی ئەوتۆی هەبێ بەسەر سیاسەتی دەرەوەییەوە لە چ شتێکە ئەنجومەنی نوێنەران ناتوانێت و لە چ شتێکدا دەتوانێت؟ Yes, I think Professor Trubowitz that you showed is largely right. There's very little
بەڵێ پێم وایە پرۆفیسۆر پیتەر ڕاستەکات وە گوێمانلی بوو شتێکی زۆر کەمیان لە دەستدایە بتوان بیکەن لە ڕووی تیۆریەوە کۆنگرێس دەتوانێت هەر دارایەکی بێوێت بیبرێت لەو شتانی سەرۆک دەخوازێ بیانکات بەسەر ئاسی نێونەتەوەی بەڵام ئەماش پێویستی بە پەسەندکردن هەیە لە هەردوو خانەی کۆنگرێسدا بەڕاستیش بەرنامەیەکی ئاوەها لە کارنامەی دیموکراتەکان ئەنجومەی نوێنەراندا نییە چونکە لە زۆر دۆسێدا هاوڕایی هەردوو لای کۆماریەکان دیموکراتەکانیش هەن دەمێت باز لە بەسەربازیکردنی سیاسەتی دەرەوەیمان بکەم 800 بنکەی لەشکریمان لە 7 وڵاتی جیهاندا هەیە لە کاتێکدا رووسیا و بەریتانیا و فەرەنسا پێکەوە کەمتر لە 40 بنکەیان هەیە لە سەدا 40 بودجەی سەربازی لە جیهاندا هی ئەمریکایە لە هەموو وڵاتێک زیاتر چەک دەفرۆشی جا هیچ لایەکیان ئەمە ناگۆڕن هیچ لایەکیان فرۆشتنی چەک بە عەربستانی سعودی ڕاناگرن هیچ لایەکیان پشتیوانی بۆ ئیسرائیل و تورکیا و میسر ڕاناگرن ئەمە سیاسەتێکی ئەمریکاییە و زۆر بە باشیش داڕێژراوە کە بەداخەوە بۆ کۆنتڕۆلکردنی سەرچاوەکانە لەو ناوچەی جیهاندا شتە ترسناکەکەی ئەم بەڕێوەبەرایەتیە لە دەرەوەی پێوانەکان بریتە لە دەستپێکردنی شەڕ لەگەڵ ئێراندا هیوادارم دیموکراتەکان کارێکی زۆر بکەم بۆ ڕێگەگرتن لە ڕوودانی ئەو شەڕە لە ڕێی ڕێگەنەدانی هەڵایسانی زیاترەوە بۆ خۆم گەشتبینم بەرامبەر بەوە و هەروەهاش بەڕای گشتی هەرچەندە مەرج نییە ئەو جوموجۆڵەی خەڵک کاریگەری هەبێت چونکە لە کاتی شەڕی عێراقدا 1 ملیۆن کەس هاتنە سەر شەقامەکان بەر لە داگیرکردنی عێراق بەڵام شەڕەکە هەرکرا بەدڵنیاییەوە دەرفەتی زیاتر هەن بۆ ڕێگەنەدان بۆ بەلەشکریکردنی زیاتری ئەم دۆسیەیە وەگوتم هیوام وایە لە نێوان خەڵکو ئەنجومەنی نوێنەراندا بتوانێت شتێک بکرێت بەڵام ڕاستیەکیش هەیە کە نازانین سەرۆک چی دەکات و بەرنامەکەی چییە سیرکە لە ساتێکدا هەڕەشەی شەڕی ناوکی دەکەین لەگەڵ کۆریای باکووردا و 1 سات دواتر کۆریای باکوور دەبێتە باشترین دۆست لە کاتێکدا هیچ شتێکیش لە ڕاستیەکان نەگۆڕدراون North Korea the next minute North Korea is our best friend nothing in fact on the ground much changed بۆچی سەرۆک تراموان ناسراوە لێرە لە واشنگتنیش کە ئەجندایکی دیاریکراوی نییە بۆ سیاسەتی دەرەوەی ئەمە کەم و کوڕێکە کەم تەرخەمیەکە لە لای خۆیەتی یا لە لای ئەو ڕاوێژکارانن کە لە کۆشکی سپین There's two layers of advisors surrounding him. There's the people that he has managed to bring in very specifically on his own. دوو جۆر لە ڕاوێژکار هەن لە چوار دەوری خەڵکێک هەن کە سەرۆخۆی مەبەستی بووە بیان هێنێت وەک جۆن بۆڵتن و ئەوانش کە هاوڕان لەگەڵیدا و هەوڵ بۆ سیاسەتێکی توندی دەرەوەی دەدەن بەشێکی تریش بریتین لەوانەی لە دەستگاکانی سیاسەتی دەرەوەیدان و بەشێکن لەو بیرۆکراسیەتەی دەمێکە هەیە خەڵک لەو دامەزراوانە دەناسم کە زۆر بەڕژدی کار دەکەن لەسەر ئەم دۆسیە بەڵام کارکردن لەگەڵ سەرۆک زۆر قورسە خۆ ئەگەر بەراوردی بکەی لەگەڵ سەرۆکێکی وەک جۆرج دەبلیو بوش ئەوە دەزانی کە بوش بە ئەجەندایەکی گەورەوە هات لەگەڵ ڕامسفێلد و چینی و ئەوانەدا کە مەبەستیان بوو گۆڕانکاری ڕادیکاڵی لە جیهاندا بکەن هەر بۆ شتەکانیان لە هەندێک باردا پێشبینی دەکرا چونکە لەگەڵ دامەزراوەکان و خەڵکی تریشدا کاریان دەکرد هەرچەندە وەک دەشگوترێت تاوانی جەنگیشیان ئەنجامداوە بوش دامەزراوەکانی فەرامۆژ نەدەکرد بەڵام ئەم سەرۆکەمان دەیکات و گوێ لە هیچ کەسێک ناگرێت و ئەو شتانە دەکا کە خۆی دەیەوێت و ئەوانش کە ئیشی لەگەڵ دەکەن ئیرەیان پێ نابرێت و ناتوانن پێچەوانی کار بکەن دکتۆر مارک زۆر جار گوێمان لە سەرۆکتوان بووە ینی کە دەڵم زۆر جار لە بەشێ لە بۆنەکاندا ئەماژەی بە کورد کردووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ستایشی کوردی کردووە دەڵێ من کوردم زۆر خۆش دەوێت دەڵێ کورد گەلێکی ئازان بەتایبەتی ئەمە لە شەڕی دژی داعشدا پێت وایە لەسەر ئەو قسانی کە ترامپی کا بتوانرێ ئەو هیوایە بنیاد بنرێ کە بڵێ کورد بۆتە بەشێک لە استراتیژێتی هەر هیچ نەبێ ئەم بەڕێوەبەرایەتیە No. I'm sorry to say. Look, نا بەداخەوە کە دەڵێم نا لە ڕوانگەی تاکتیکێکەوە بۆ مەودایەکی کوردخایەن پێویستە هانی ئەم جۆرە لێدوانانە بدرێت بە دڵنیاییە پێویستە کورد هەوڵ بدات سوودی لێوە بگرێت چونکە لە ڕۆژێکی زۆر خراپدایە لەگەڵ دانانی سەرۆکی لیژنەی پەیوەندی دەرەوەیەکان لە ئەنجومەنی نوێنەران پێدەچێت دۆستانەتر بێت لەگەڵ کورد و ئەمە شتێکی باشە بەڵام کاتێک لێم دەپرسی ئایا کورد دەتوانێت پشت بەم بەڕێوەبەرایەتێ ببەستێت ناتوانێت نە پشت بەم بەڕێوەبەرایەتێ و نە بە هیچ بەڕێوەبەرایەتێکی تر ببەستێت ئەگەر هەر سەیرێکی مێژوو بکەین دەبینیت ئەو خەڵکەی بێوڵاتن کۆنتترۆلی سامانە سروشتەکانیان لە دەستدانە بنکەی لەشکری ئەمریکاییان نییە جا ئەگەری ئەوەی پشت بە ئەمریکا بەستن ناتوان پشت بە ئەمریکا بەستن کوردەکان جیرۆدەی سیاسەتەکانن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لەبەر چەند هۆکارێک دەشێت سوودیان بینی بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەڵام بۆ مەوداد درێژخایەن و متمانەکردن نا At the moment, there's some reason why they might
get some local benefit as upon, but to trust or to count on this as a long term, no. دکتۆر مارک زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لە بەرنامەی ئەمڕۆی چاوی واشنگتن زۆر سپاس دەکەم. تا بەرنمەیەکی تری چاوی واشنگتن و بابەتێکی نوێ ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرموون.